سڵاو ڕێز خۆشەویستانم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. ئەمڕۆ لە خزمەتێوەی ئازیز و خۆشەویستم لە نێو ئیڤێنتێک کە تایبەتە بە ئیڤێنتی فلیپینیەکان لە وڵاتی کەنەدا. هەروەکو ئاڵاکەیان دەبینن لە وڵاتی کەنەدا شان بەشانی کەنەدیەکان خزمەت دەکەن بەم وڵاتە و ساڵانە لە ڕۆژێکی ئاوا کۆ دەبنەوە بۆ ئەوەی ئاهەنگ بژێڕن و یارمەتی یەکتر بدەن، یەکتر زیاتر بناسن و خزمەتی فلیپین و کەنەدا زیاتر بکەن. هەر بەو بۆنەیەوەش ئەمڕۆ ئێمە داوەت کراینە و لە خزمەتیاندا دەبین بە بڕی 7,700 دۆلاری کەنەدی فری سێرڤیسیان پێشکەش دەکەین لە کۆمپانیاکەمان، کۆمپانیای وێستەرن ئیمیگرێشن سێرڤیس، و دواتر قورعەیان بۆ دەکەین ناویان کە دەرچوو شان سیاوەری هەر کەسێکیان بوو ئەوە خزمەتگوزاریە بە خۆڕاییەکانمان پێشکەشیان دەکەین لە کۆمپانیای وێستەرن ئیمیگرێشن سێرڤیسز. Once again, we would like to warmly welcome every one of you to this GIABC celebration for this year. Naimbag nga rabi kay amin nga kayo kanwan. Magandang gabi sa inyong lahat. And we are very, very happy to welcome Immigration Services. Ito naman, meron siyang mga voucher kapag kayo ay mag-apply ng immigration sa mga kamag-anak sa Pilipinas. They are in need of workers to work in Canada, and you need money to do that, right? So they are offering vouchers here starting from $150 to $3,000, I guess, dito. Sandali, review ko lang nga. There's $3,000 dito. Alright? So, this is coming from West Sun Immigration Services, Inc. Are you the representative here? Would you please come and do the draw for لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستم هاتمەوە خزمەتتان و ئاشناتان دەکەم بە کولتور و فەرهەنگی نەتەوەی فلیپینیەکان. تەبعاً فلیپین وڵاتێکی ئاسیویە، هەروەها زیاتر لە 195 شێوەزار قسە دەکەن، شێوەزاری زۆریان هەیە و زمانی ڕەسمیان زمانی تەگالۆیە و دووەمین زمانی ئینگلیزیە لە وڵاتی فلیپین. و لێرانەش دەبینن لە وڵاتی کەنەدا گەورەترین کۆمیونیتیان هەیە. ئێستاش لەو ئیڤێنتە ئێمە داوەت کراینە لە شاری ڤانکوڤەر لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستم. فەرموون لەگەڵمان بن بە ئاشناتان بکەم بە خواردنەکانیان، بە میوزیک و فەرهەنگ و کولتوریان. From far
پیازەیان سۆر کردیتەوە. یەکێکە لە خواردنە سەرەکیەکانی فلیپینی. بەو شێوازە خواردنەکانیان ئامادە کردی و پێشوازی لە میوانەکانیان دەکەن. کولتوری نەتەوەی فلیپینیەکان بەشدار بووم لە شاری ڤانکوڤەر لە وڵاتی کەنەدا. نزیکەی 1 ملیۆن فلیپینی لە وڵاتی کەنەدا دەژین و کاتێکی خۆشمان بەسەر برد لەگەڵیان. نەتەوەیەکی تابرەی بەڕێز ڕێک و پێک زۆر ریسپێکتەبڵن. چەند دیاریەکیشمان بەخشی لە کۆمپانیاکەمان، کۆمپانیای وێستەرن ئیمیگرێشن سێرڤیس، تا ئیڤێنتێکی تر و کاتێکی تر لە شاری ڤانکوڤەر دێمەوە خزمەتێوە. بەخواتان دەسپێر بۆ خواتان لەگەڵ.